ئەرێ پرسم ڕاناوەست کاکە جەماعەت چۆنن باشن پێش هەموو شتێک و کەسانی کە مەسەڵەن سناب دەکەم زووزارەوە خوان جوان سەر پرسیان کۆکوونیا ئەوژات دەست لە خۆی دێدا کاکە چۆنن تەندروستانی وای باشی سەلامەتیان و دەخوازم ئینشاڵڵا هەر باش بن ڕەمەزانی پیرۆزش کۆتایی پێهات هیوادارم ڕۆژ و نێژێم و لایان قبوڵ بیتن ئینشاڵڵا خوای گەورە لێتان قبوڵ دەکاتن ئینشاڵڵا هیوادارم ڕەمەزانش خۆش بۆ بەرەکەت بیتن چاوتان مازەکەم ئەوە جەژنی ڕەمەزانیش هات ئەوجا ئەمن یەک عادەتم هەیە بەس حەزم لێ یعنی کە بڵێن سبەینەکەی جەژنە پیرۆزێ بکەم چکە بۆ جدی یانیاتانە بتە سبەینەکەی نابتێ جەژن باشە سبەینی یەک جەژنە پیرۆزی محتەڕەم تانێ دەکەم من گۆشت لە من کەنم نیش لەنگۆ دەکەمەوە چ دەرێ لە تو دەکەمەوە ئاڵم کەم ژەوان مەمنونی مام پوشۆ مەمنونم مارداوە مەمنونم و ئینشاڵڵا دوعاکانتان قبوڵ بووە لە مانجە ڕەمەزانی پیرۆز ئینشاڵڵا ئەوەی لە دڵتانە هەر مرازێک لە دڵتانە ئەو کوڕ و کچانی کە دەیانێت هاوسەرگیری بکەن ئینشاڵڵا بە دڵی خۆتان دەبی خوای گەورە لەوەتان ڕێک دەرەخسێنیتن و کەسێکی باش دێتە ناو ژیانتان و ئامین ئەجمەعین ئەو کەسانەشی کە هاوسەرگیریان کردیە ئینشاڵڵا بەختەوەر و سەرفراز دەبن منداری ساڵح و جوانتان لێ دەردەچی و چی خۆتان قوربانتان بم یەک پارچە دڵی گۆرە گۆلێن و زۆر خۆشەویستی منە نەنگۆ ئەزیزن ئینشاڵڵا هەردەم لە خۆشی شادی دادەم چیا کامیری زینە سەدەم چاوت چیا دۆدەوەس ئاری وەڵڵا وەڵا بەچیا چۆنیە باشی ئەوەیە نازانم وڵا گوتیان شتە چی لێدە بەخۆم نەشتان بەکار ماوە شتانە بە سادە بە وچی وەڵام نەشتانە بەکار نایم ئەتۆ بەخوای سادە ئەتو چا ناکەم بەس برێت دەکەم بەس خێتە چێلێکوانتم ئێتو بە خۆت پرسی چا ناکەین مامە پرسیشم چا ناکەم ئێتو بە خۆت ئێمەش پرسیم چا ناکەین جێژنی ناو دری من ناو دڵی تو جێژنەیە براکەم لەوە پێ بکەن ماڵڵا هیچ خۆش نەبووم نزیکە یەک مانگە ئەو وەختانە نانوشتمان نەخواری هیچمان نەخواردیان تەماتەشی بخۆین کولێگە لە خۆشەوە ئەو چ دەکەین نشان بکە سارە ڕازم برسی من خوا شارە نییە سارە خارم لێکوانێ وی خۆمەوە براکەمەوە ئی بابمە هەموو بناوکەتی نەدەشێ بۆ سبێنی هیچیشمان نییە تۆماتۆنیا خۆی لای خۆشەوە ناخۆش سڵای خواتان لێ بێ چۆن ناوڕێیان جەژنتان پیرۆز بین هیوادارمە لە جەژن خۆشییا بن ئینشاڵڵا خوای گەورە ڕۆژ و نوێژێم لایش قبوڵ کردێ ئینشاڵڵا دووبارەوە سێبارەوە جەژنتان پیرۆز بی ئەو داتشم لێکوانەیە دا چ دێلۆ ئەو گوڵانە بە قوربانت دەومێ جەرجێ من جەرگت دەخۆم جەرگ ئەوجە با بڕۆین بە قوربان دەمدا چکلێت میوانێکی ئەزیز و خۆشەویستمانەیە ئەوکە بڵاوت ناکەمەوە وەرن ناگرن چۆنی وەرە وەرە کچە جوان ئەو قوبانم وەرە ئەدو بەس پێ بکەنە عەلەیکە سەلام عەلەیکە سەلام وەرە چێ بە قوربان دەم چێ ئەو بزانین چی هاتیە جانە ئانی چاکەکانم کڕیا بەس قل برایم ماوە جێژنت پیرۆز بی بە قوربان یەکەم کەس ئاتەکەنەوە بە قوربان تا هیچکە ناخۆی ئەگرینەوە مامەری وەڵا ئەم باشەکانە ئەفلەکان